PlayStation Plus لە مانگی 6 گۆڕانکاری بەسەر دێ. یاریە کلاسیکەکان لە ڕێگەی PlayStation Plus Premium پێشکەشی گەیمەراندا، بەڵام چی یاریەک دەبێ هێشتا ئاشکرا نەکراوە. ئەمڕۆ باسی پێنج یاری دەکەین کە حەز دەکەین لەسەر PlayStation Plus Premium بە شێوەی داوڵۆدکردن لە ڕۆژی یەکەم زیاد بکرێت. ژمارە پێنج یاریەکانی Silent Hill بە تایبەتی Silent Hill 2 ئەو یاریەی ساڵی 2001 تا ئێستاش گەیمەرانی ئاڵتوونی دەیانەوێت بۆ جارێکی دیکە بستنەوە شارە تۆقینەرەکە و دڕندە سەرسێگۆشەکان هێرشیان بکاتەوە سەر. ئەوەی جێگەی سەرنجە و ئەوەی بەلامانەوە گرنگاوەیە هیچ یاریێکی ترسناک ئەو چێژەی Silent Hill نییە، چونکە چیرۆکەی سادێ و لە هەمە کاتیشدا ئالۆزە. تۆ ڕۆڵی کەسێک دەجێڕی، کەسێکت لێون بووە، دەچیتە ئەو شارەی بۆ دوایین جار لێی بینراوە. بەڵام کە دەچیتە شارەکە لە دوای پێبوونی دەنگەکە ئاگادارکردنەوەکە دەبێتە شارێکی دیکە، شارێکی پڕ دڕندەی ترسناک و تۆقینەر. لەوانەیە لە ماوەیەکی نزیکی چەند ساڵێک بەشێکی نوێی Silent Hill نبینێ، بەهۆی ئەوەی کۆنامی کۆمپانیایەکی زۆر باش نیە ئێستا. هیوادارین یاریەکانی Silent Hill کلاسیک لەسەر PlayStation Plus نوێ لە مانگی 6 ببینین. ژمارە 4 یاریەکانی God of War یاخود God of War Collection بێگومان هەڵبژاردنێکی ئاسانە و لەوانەیە بڵێن بۆ دەیانجارە و یاریانەمان کردووە، بەڵام تا ئێستا لەسەر PlayStation 4 و PlayStation 5 یاریەکانی God of War 1 و 2 Ascension بە شێوەی داوڵۆند بەردەست نەبوون. جگە لەمەش یاریەکانی God of War بە داوڵۆندەوە بیانکەین کارێکی لەبیر نەکراوە، دەبێت لەلایەن PlayStationەوە ئەنجام بترێت. بە بۆنەی نزیکبوونەوەمان لە God of War Ragnarok کاتێکی باشە سەرجەم گەیمەران بتوانن چانسی ئەوەیان هەبێ سەرجەم یاریەکانی God of War تاقی بکەنەوە، خۆیان بۆ Ragnarok ئامادە بکەن. ژمارە 3 یاریەکانی Burn Out EA چەند یاریێکی نایابی Burn Ouتی لەسەر PlayStation 2 و Xbox ڕەسەن بڵاو کردوتەوە کە شایانی دووبارە تاقیکردنەوەن، بە تایبەتیش یاری Burn Out 3 Takedown کە لە 2004 بڵاو کرایەوە. هەرچەندە یاری Burn Out Paradise ریماستەر کرایە بۆ PlayStation 4 و Xbox One، بەڵام چەندین یاری ناوازەی Burn Out لەسەر PlayStation 2 ماون. حەز دەکەین بۆ جارێکی دیکە بیان بینینەوە. بێگومان چاوەڕێی ئەمە ناکەین گرافیکیان بەرز بکرێتەوە، بەڵام وەکو نۆستالژەیەکی ناوازە بۆ گەیمەران Burn Out یاریشی نایاب و دەمانوێت لەسەر PS Plus ببینینەوە. ژمارە 2 هەردوو یاری Mercenaries لە ساڵی 2005 و 2008 دوو یاری هەرە باشی Mercenaries لەلایەن ستودیۆی پاندامیک بەرهەم هات و EA کاری بڵاوکردنەوەی بۆ کردن. ئەو کاتەی کەوا EA یاری نایابی بڵاو دەکردەوە. Mercenaries یەک لەسەر Xbox ڕەسەن و PlayStation 2 بە ناوی Playground of Destruction بڵاو کرایەوە. یاریێکی سینگل پلەیەرە، سەرکێشیە، تاقەکەرە، ناوازەیە، چیرۆکێکی ناوازەش پێشکەشی گەیمەر دەکات. بێگومان بەهۆی backward compatibility یاریەکە لەسەر Xbox One ئێستا بەردەستە، لەسەر PlayStation 4 و 5 بەردەست نین. لە ڕێگەی پلسەوە هیوادارین بەردەست ببنەوە. ژمارە 1 یاریەکانی Winning 11 یاخود PES بەناوباکترین یاریەکانی تۆپ پێ لە کوردستان پێش FIFA Winning 11 بوو کە دواتر کرانە PES. گەیمپلەی و گرافیکیان لەوانەیە بە ستانداردی ئێستا زۆر کۆن بن، بەڵام تاکە ڕێگایە ئەو هەستە نۆستالژەیە دووبارە بچێژین. بە یاریزانێکی وەکو ڕۆبەرتۆ کارلۆس و ڕۆناڵدۆی ڕەسەن تەواو یاریزانە کلاسیکەکان یاری بکەینەوە. زیادکردنیان بۆ PlayStation Plus کارێکی ئاسانە و قورس نییە بەهۆی پەیوەندیە بەهێزەکەی نێوان سۆنی و کۆنامیەوە. هیوادارین PES کلاسیک ببینینەوە.